ئەمڕۆکو وەرگێڕ لێرەم لەگەڵ ئەم شەریکە لە بواری دروستکردنی ئامێرەکانە لە بەشی ئاردوو ئیتر پێین و نوعەکانی ئیتر لەو مەجموعەیە کارەکەن ئامێر دروستەکەن و ئەینێرن بۆ وڵاتان وڵی بە پێی معلوماتی ئێمە چکو خۆمە وڵاتێکی بەکارهێنین زیاتر دروستکەر نین هەستەکەم لە وڵاتی خۆمانە شتی لەو جۆرە نییە بۆیە ئەمانیش هاتوون لێرەیە خۆیان نمایش بکەن. ئەمڕۆ بە حکمی ئەوەی یەکەم ڕۆژە خەڵکێکی زۆر لەوانەیە هەر نەیانزانی بێت کە کراوەتەوە یان شتێکی لەو بابەتە خەڵکێکی زۆر کەم ڕووی لێرە کردو یاخود لەوانەیە وەکوتم هەر نەیانزانی بێ کە شتێکی لەم شێوەیە کرابێتەوە چاوەڕێکن لە ڕۆژەکانی ترە خەڵک بە شێوەیەکی فراوانتر ڕووبکاتە ئێرە بێگومان زۆر یارمەتی دەرەبێت لەبەر ئەوەی لێرە خەڵکەکە ڕاستەخۆ لەگەڵ کەسی یەکەمی شەریکاتەکانە بەریەککەوتنی ئەبێ ئەزانێ ئەم شتە چۆن دروستەکرێ ینی چۆن وڵی بە کورتێکی فێڵی لێ ناکرێ ڕاستەخۆ بەریەکەوتن ڕوئە و هەبوونی پێشنگای لەم شێوەیە بێگومان گرنگە یعنی چۆن وڵی هەمە جۆریەک ئەبینی هەموو سێکتەرەکان لێک کاتاکو ئەبنەوانە بە تایبەتی ئەوانی کە لێرن ئەمڕۆ هەمووی ڕەبتی بە کوشت و کاڵەوە هەیە مەسەلەن ئەگەر یەکێ بێت بۆ ئێرە شتێکی بێ لەوانەیە بۆ شتێک کاتبێ ئەم شتە ببینێ بەلای سەرنجڕاکێش بێت دیێت ئەڵێ ئەمە لە شەریکەکەی منە ئیشی پێکرێ بزانم چۆن ئیشەکات یان ئەمە چۆن دروستەکرێ لە ڕووی نرخەوە چۆنە ئایا بێگومان دروستکردنی ئەم ئامێرانە لە ناوخۆیە زۆر باشترە بە یەکەم بۆ دابینکردنی هەلی کاری زیاتر دومیان ئەتوانێت حکومەت پشت بۆ هەموو ئەندازیارە دەرچووە دانەمەزراوە بەسێک کە بەڕاستی توانایەکی زۆر باشیان هەیە ئەگەر بێت و شوێنێکی گەوریان هەیە بتوانن بەهرەکانی خۆیان تیاپشان بن بێگومان سوودی زۆر زیاترە ئەگەر ئەم پیشەسازی ئەمە لە ناوخۆیان دروست بکرێ. تارالی فەنال خەڵقی ئیرانم لە شارە هەمەدان ژین دەکەم خوانینی بەریۆبەرەی کڕین و فروشتن بازرگانی نازانم بە کوردی بازرگانی شتەکە هەر ئەوەش خوانیم یعنی لە دانشگا لە زانکۆ ئێستا تقریبا 11 ساڵە ناو شەریکەی بۆ دروستکردنە کەلەپەلە ئاودیری کشت و کاڵۆ یانە شتەکەم ئامیری دڵۆپۆ بارانی و ئەیانەس لەگەڵ هۆیلەر سولەیمانی دەهوک چەند ساڵی شتەکەم یعنی یام چم زۆر حەزم کە زۆر شانازیم کە مایە شانازیم لەگەڵ هۆیلەر سولەیمانی شتەکەم تقریبا ئیشی کە ئێستا ناو ئیش دەکەم زۆرتر ئیشە پیاوە بەڵام بە عنوانی یەک ژن یەک 11 ساڵە ناو ئیشە ئیش دەکەم زۆرترش لەگەڵ فەلاح و جوتیار و یانە کە هەمووی پیاوە ئیشەکەم لە شاری هەمەدانە لە ئیران تقریبا تا سولەیمانی 6 ساعت ڕیگایە تا سولەیمانی تقریبا لەگەڵ خەڵقی سولەیمانی زۆر مراوەدەمان هەست تەماسیان پەیوەندیمان کرد لەگەڵ خەڵقی سولەیمانیە لە شاری هەمەدان شەریکەی هەست کە مەسئوڵی دامەرزانە ئەم شتانە پیشانگا و مەرەز ویانەست لەگەڵوانە ئاگادار بین کە لێرە پیشانگای هەیە و هاتیمان ژووریمان گرت و تقریبا چەند ساڵە 4 ساڵە لە سولەیمانیە 3 جار لە هۆیلەر مەرەزی کشت و کاڵ و ئەگریفوت هاتیمان زۆر باش بێت یعنی من تقریبا چەندانە کڕیارمان نزیکە شاید 50-60 لە کڕیاران گەورەمان جۆملەمان لە پیشانگان لە ناسیمان زۆرتر خێری بووی من باش بێت یعنی من مەسئولاتانمان لێرە معرفی کردین زۆر چاکە یعنی هەر جارتر سولەیمانی ئەگەر ساڵانە داهاتوش نمایشگەی دامەزنن ئێمە حتما شرکت دەکەین. هەر ئەوەس لە ئیرانش مەسەن لە ساڵان پێشەوە ژنان زۆر چت نەبین یعنی زۆر ئیشیان نەکرد ناو ئیشە پیا و ڕاحەت نەبین بەڵام لە ساڵانێکی تازەوە کەم ژنانش هاتیان بەش خۆیان لە پیاوان بسەنەوە لە بازار بسەنەوە لە جامە بسەنەوە زۆر ئێمە حەزمان کێکە یعنی ئافرەدان ژنان بتونن ئەو جایگای کە ویژەی خۆیانە بە تایبەت خۆیانە بەدەست بگرن لە ئیرانی زۆر سەختە یعنی ئیش لەناو پیاوکردن سەختە وەک ئەیرەز یعنی هیچ فەرقی ناکێ فەرهەنگ و ئاداب ڕسوم هەموویان وەک ئەیرەز من بەڵام سەخت بی یعنی شاید یەک ژن لە ناو پیاو شاید سەخت بوو وەلی بەڵام من سعیم کردیم کە ناو پیاوان بتوانم ئەو حەقی ئەو بەشی کە سەهمی خۆمە بسەنم شاید لە ئیران مەسەڵەن یەک جار عەرەب هەست تورک هەست ئەوانە ژنانیان زۆر ئازادیان نییە بەڵام خەڵقی کورد ژنی ئازادترە
جنی راحت تره لحمو جار یعنی باوکو ده که کرد کچی راحت تره آزاد تره کچی او خلقی تره یه خیلی باشه شاید ما اگر باوکم و دایکم کرد نبون ما اقوال آزادی و چیتی ناشتم که بشه خوام لجامعه بسنم